ئەمڕۆ وەکوێکێتی مامۆسایانی کوردستان مەکتەبی سکرتاریەت وەلقی کەرکووک سەردانی شاری چەمچەماڵمان کرد. مەبەستی یەکەممان گەیاندنی وەجبەی دووەم بۆ هاوکاری بۆ 32 مامۆستا کە پێشتر ئێمە 34 مامۆستاتر هاوکاریمان کردو لە ناحیەی شۆڕش و ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ و وەجبەیەکی ترمانماوە لە ئایندە ئینشاءڵڵا لە شاری تەکیە و سەردانی ئەو قوتابخانەکەین و ئەو هاوکاریشە بۆ مامۆستایان ئەبین. و مەبەستی دووهەممان ئێمە سەردان لایەنە سیاسیەکان بکەین. ئیستا ئێمە لە بارگای مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە چەمچەماڵ و بە خۆشحاڵی و مامۆستا سیروان و برادران پێشوازێکی گەرمان لێمان کرد بۆ ئەوە یەکەم دەستخۆشییان لێ بکەین و لایەنە سیاسیەکان بە هەمویانەوە یەکدەنگ بوون لە هاوکاریکردنی چەمچەماڵ و بۆ ئەوە ئەو پەیوەندیانە کە لە نێوان یەکێتی مامۆستایان و لایەنە سیاسیەکانە پەرەی پێ بدەین و باشتری بکەین بۆ ئەوە ئێمە بێ لایەنە سیاسیەکان ناتوانین هیچ کارێ بکەین و بە یەکەوە خزمەت بە پرۆسەی پەروەردە و ئاڵوگۆڕکردنی بیرۆڕای هەردوو لە زۆر گرنگ و بە تایبەتی مامۆستا سیروان کە خۆی مامۆستایەکە لەم شارەوە ڕۆڵێکی گرنگ دەبینێت لەناو مامۆستایان حتمما پێویستەکە ئێمە مەشوەرەت و پرس و ڕاگۆڕین بۆ بابەتەکان بۆ ئەوە بتوانین زیاتر خزمەت بە پرۆسەی پەروەردە بکەین. دیارە ئەمڕۆ وەفدێکی مەکتەبی تەنفیزی یەکێتی مامۆستایانی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی و مامۆستا ئەحمەد کەرکووچی و مامۆستا عەتاو و هەروەها مامۆستا سەردار و مامۆستا ئەمەل سەردانی شاری چەمچەماڵیان کرد. دواتر سەردانی حیزبە سیاسیەکانی سنووری چەمچەماڵیان کرد. ئەمڕۆ ئێمە وەکو مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان لە خزمەتیانیا بوون و ئەمانەوێ بەڕاستی لە ناخی دڵەوە دەستخۆشی و سوپاس و ڕێز ئاراستەی ئەم سکرتارەتی یەکێتی مامۆستایان بکەن کە ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی ئەرکێکی پیرۆز ئەویش بەسەرکردنی ژمارەیەک لە مامۆستایانمان بوو لە سنوورەکە لە ڕۆژانی لافاوەکەی دەی 12 شاری چەمچەماڵ کە زەر و زیانیان بەرکەوت بوو. ئەم مامۆستا بەڕێزانە وەکو هەستێکی بەرپرسیارەتی ئەمڕۆ هاتن ئەم خانەوادانیان بەسەر کردەوە. ئێمە لێرە زۆر سپاسیانەکەین و هەروەها بەخێرهاتنیانەکەین. ئومێد دەکەین ڕێکخراوەکانی تریش کە لە سەراسەری کوردستانە بوونیان هەیە و ڕێک کار و چالاکیان جامەدەن هاوشێوی یەکێتی مامۆستایانی کوردستان بەڕاستی ئاوڕێک لە ئەندامەکانی خۆیان بدەنەوە. ئەمڕۆ ئەمان کارێکی گەوریان ئەنجامدا، ئەرکێکی گەوریان ئەنجامدا کە مامۆستایانی خۆشەویست لە سنوورەکە کە خزمەتی مناڵانی کوردەکەن بەسەریان کردو و لە بیران نەچوون. ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و ئەگەر لایەنە حیزبێکەشی لێ دەربکەین هەر وەکو تاکێکە ئێمە خەڵکی شاری چەمچەماڵین کە خەڵکی سنوورەکەین بەڕاستی ئەم هاوکاریە لە یادەوەری ئێمەیە بۆ هەمیشە ئەمینێتەوە.